زۆر بە کولەمەرگی ئەژینن. لەم کۆڵانە و لە پشت دیواری ئەم خانووە کۆنە سادەیەوە نەهامەتی خێزانێک هەیە کە سەر ڕای هەژاری و نەداری و کرێچێکی خۆیان منداڵێکی خاوەن پێداویستی تایبەتیشیان هەیە. کرێکارم لە بازاڕە و کرێک خانووەکەم کە 300,000 و ئەو پاری کە پێیای ئەەکەم بە حەقەت بەشی ئەوە ناکا بڵێم خاوەن پێدەست تایبەتەکەم تا بتوانم شتی بۆ بکڕم و بۆ نمونە لە ناحیەی سەحیەوە لە ناحیەی ئەو خۆشیەوە کە پێویستی بە دایبی هەیە. ئەمە نمونەیەکە لە سەدان و دایان هەزار خێزانی کورد کە قەیرانی دارایی و بێموچەیی تەنگی پێ هەڵچنیون. یعنی مەرگ خۆشترە لەو ژیانە. ژیان هاتۆتە لێواری مەرگ. ئەم خێزانە سەر ڕای هەژاری و نەداری و بێکاری منداڵەکەیان بەهۆی ئیفلیجی دەماغەوە ناتوانێت قسە بکات و ڕێ بکات و جوڵەی ئاسایی هەبێت وەک منداڵانی تر. کاسپێکی ئەو تۆ نیە خەڵک بیکە تەنانەت کرێکاریش وەکو جاران نەماوە. یعنی لە هەفتەیەکە ئەگەر 2 ڕۆژ کرێکاری بەرکەوێت 2 ڕۆژەکەش ئەگەر 6,000 پێیاکە 6,000ەکە بەشی چی ئەکا؟ 4 مناڵ و کرێچێتی و ناڕەحەتی و یعنی بە حەقەت ناشیت ژیان زۆر ناڕەحەت بۆ زۆر. بڕیاردان و پەیڕەوکردنی سیستەمی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە موچە بە شێوەیەکی بەرچاو کەم کرایەوە خاوەن پێداویستە تایبەتیەکانیشی گرتەوە و وەک خۆشیان دەڵێن ڕەوشی گوزەرانیان هێندەی تر خراپ بووە. ئەوەی کە زۆر زەرور بێ ئێمە بۆی بکڕین دایبیە زۆرترین دایبی سەرفەکەین بۆی زوو تووشی نەزیفی مەعیدا بێ ئەڕشێتەوە شەو ڕۆژێ دوای شەو ڕۆژەکەی کا بە خوێن بێ داخلی خەستەخانیکەین. اینجا لە مانگێکە 4 گەشتکەی لێت ئەم گەشتکەیە هەموو گیانی ڕق بێ ینی زەلامێتە حمولی کا و سەیریکە لە کاتی ئەو گەشتکەیە ئەو ناشێوەیەکی ناتەندروست بەسەر جسم و لاشایەت ینی بەس خۆم تەحملی ئەو ئازارە ئەەکەم کە ئەی خەمە سەرکۆشم تاو گەشتکەی تەواوی خەریکە ئەو گیانەم دەرچەوەی ئیتر بڵێن ینی عیلاجەکەشی گرانە لەگەڵ یەک پارچە هەوی گەشتکە و شروبەکەی بە 150,000 100,000 لە ساڵێکە کە 360 ڕۆژە تقریبا 210,000 دیناری یاوەتیان بڵم کەمتریش لەو پارەیە. ینی بەڕاستەکەی نەبەشی پێداویستی خۆیەکە بەشی ئەوەیەکە کە چۆنەڵی بەشی دەرمانی دەردی ئەو نەخۆشەش ناکە کە هەیە. ئەم خێزانە ژیانی ئاسایی ڕۆژانیان هێندە سەختە لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قورباندا خەمێکی تر زیاد دەبێتە سەر خەرمانی خەمەکانیان لە دەمێکدا خەڵکی پێداویستی نیوە لە جودوبەرگ و خواردن و کەلوپەل دەکڕن وەک ئامادەکاریەک بۆ جەژن. زۆریش داواکەنان داجلمان بۆ بکڕە بۆ جەژنی نزیک بووین تۆ لە جەژن باوەڕکە یەکشت ناکڕێت لە بازاڕە. یعنی بەچی ئیکڕیت کە تۆ پارە و پێ نەبوو بچیت بە بازار چی ئەکڕیت مەگە هەر بە خۆ چی سەیری کەیت و تاوانی هیچ ئیشی تر نییە. لە دوای پەیڕەوکردنی سیستەمی پاشەکەوتکردنی موچە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە فەرمانبەران بەردەوام ڕایان دەگەیان کە ئەو موچەیە بەشی ژیانیان ناکات و ژیانی ڕۆژانەیان سەخت کردووە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە فەرمانبەرێکی ئاسایی نەتوانێت بە موچەی پاشەکەوت کرا و ژیانی ئاسایی ڕۆژانی بەڕێ بکات ئەی خێزانێکی خاوەن پێداویستێکی تایبەت چۆن دەتوانێت ژیان و گوزەرانی ئاسایی بەڕێ بکات. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.